بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 196 ڕاهێنانی ئاراستەکراو ئایا ئەم دوو ڕاستە هێڵە تەریبن یان ئەستونن یان تەکولۆن. پرسیاری ژمارە 1 ڕاستە هێڵە کەسکەکە و مۆرەکە. ئەگەر لێرە تەمەشاکەین ئەو کەسکە لەگەڵ ئەو مۆرەی چونکە دەکەونە سەر هەمان ڕووتەخت و بە چاو ئەوها دیارن کە تەریبن واتە یەکتر نابڕن، هەرچەندە دوور و درێژیشان بکەینەوە لەسەر هەمان ڕووتەخت یەکتر نابڕن، کەواتە ئەو دوو ڕاستە هێڵە تەریبن. مەبەستم چییە؟ کە تیتە سەر هەمان ڕووتەخت، مەبەستم ئەو ڕووتەختە زەردەیە، هەرچەندە هێڵەکان دەکەونە مابەینی دوو ڕووی تەخت کە ئەمن لێرە بە 3 ڕەنگم کردیە، کەسک و سۆر و زەرد، کە لە وێنەی دیارە بێگومان 3 ڕووی دیش ڕەنگە هەبی لە وێنەکەی دیار نەبی، وەکو 6 پاڵوەک ئەگەر ئەوها تەمەشایکەین کە 6 لای هەیە، 6 ڕووی تەختی هەیە. ئەگەر هاتو هێڵەکان کەوتنە سەر هەمان ڕەنگ، ئەوە یان ئەستونن یان تەریبن. پرسیاری ژمارە 2 هێڵە سۆرەکە و هێڵە ڕەشەکە. سۆرەکە دەکەویتە سەر ڕووتەختە زەردەکەی، ڕەشەکەش دەکەویتە سەر ڕووتەختە سۆرەکەی یان کەسکەکەی لە مابەینەیە، بەڵام ناکەویتە سەر زەردەکەی، هەرچەندە لە وێنەکەی دیارە وەکو ئەوی وابی بکەویتە سەر زەردەکەی، بەڵام وانە کەواتە ئەوانە دەکەونە سەر دوو ڕووتەختی جیاواز، ئەو دوو هێڵە تەکولۆن. پرسیاری ژمارە 3 سۆرەکە و مۆرەکە. ئەو هێڵە سۆرە لەگەڵ هێڵە مۆرەکەی هەردووچیان دەکەونە سەر هەمان ڕووتەختی زەرد و یەکتری دەبڕن لێرە، کەواتە ئەو دوو هێڵە ئەستونن. تەواو هەر ئەوەندەشە. 2 ڕاستە هێڵی س و ساد تەریبن، پێوانەی گۆشەی 115ە، پێوانەی هەر گۆشەیەک دیار بکە. ئەو دوو هێڵە تەریبەم هەیە، کەسکەکە و سۆرەکە. پاشان هێڵە چیت کە هەیە کە ئەو دوو هێڵە تەریبەی دەبڕی، هێڵە شینەکە لە کاتی بڕینی دوو هێڵی ڕاست هەمیشە 4 گۆشە دروست دەبی. 4 گۆشەکان دوانیان تیژن، دوانیان کراوەنە. تەنیا لە یەک بارودۆخ ئەگەر دوو ڕاستە هێڵ یەکتری ببڕن و ئەستونیش بن، ئەو کات گۆشەی تیژ و گۆشەی کراوە نیە، 4 دانە گۆشەی وەستا و دروست دەکەن کە هەریەکە لەوانە 90 پلەیە. بەڵام ئەگەر هەروە یەکتر ببڕن، ئەوها یان ئاوا یان هەر کوبی، هەمیشە 4 گۆشەی دروست دەکەن. دوو گۆشەکان ئەوانەی سەریان بەرامبەرە جووتن، دوو گۆشە کراوەکە جووتە، دوو گۆشە تیژەکەش جووتە. لێرە پرسیاری ژمارە 4 گۆشەی چەندە؟ چونکە هێڵە کەسکەکە و سۆرەکە تەریبن، کەواتە گۆشە کراوەکان جووتن. چونکە گۆشەی کراوەیە وەکو گۆشەی گۆشەی ئەویش هەردەکە 115 پلە. و گۆشەیە وەکو ئەو گۆشەیە جووتن، یەکسانن، وەکو یەکن. پرسیاری 5 گۆشەی ڕ. گۆشەی ڕ سەر بەرامبەرە لەگەڵ گۆشەی کاتە ئەویش 115ەیە. ج پرسیاری 6 گۆشەی ج پڕکەرە لەگەڵ گۆشەی لۆ، چونکە کەتینە سەر هەمان هێڵە شینەکە، ئەوها هێڵە سۆرەکەش دەیان بڕی. بە دوان بە هەردووچیان دوو گۆشەی پڕکەرن، واتە سەرجەمەکەیان دەکاتە 180. ئەگەر یەکەکەم زانی ئەویدی 100% دەزانم. گۆشەی گۆشەی تیژە یەکسانە بە 65 پلە.
زۆریش ئاسانە، تەنیا 180 کەم 115. ڕاهێنانی ئازاد. ئایا ئەم دوو ڕاستەهێڵە تەریبن یان ئەستوونن یان تەکولۆن؟ پرسیاری ژمارە 7. هێڵە مۆرەکە و هێڵە سۆرەکە. لێرە دیسان سێدانە ڕووی تەختم هەبوو، کەسکەکە و زەردەکە و سۆرەکە، و ئەو هێڵانەشم ڕەنگ کرد. بەڕای من تۆزێک ئاسانترە، بەڵام نازانم وایە یان نا. ئێستا گوتمان هێڵە مۆرەکە و هێڵە سۆرەکە، چونکە دەکەونە سەر دوو ڕوو تەختی جیاواز، مۆرەکە دەکەویتە سەر زەردەکەی و سۆرەکەش دەکەویتە سەر کەسکەکەی، کەواتە ئەوانە هەردووچیان تەکولۆن. پرسیاری ژمارە 8. هێڵە سۆرەکە و هێڵە ڕەشەکە. هێڵە سۆرەکە و هێڵە ڕەشەکە هەردووچیان دەکەونە سەر ڕوو تەختە کەسکەکەی، یەکتریش دەبڕن. لێرە هەردووچیان ئەستوونن. پرسیاری ژمارە 9. مۆرەکە و شینەکە. مۆرەکە و شینەکە هەردووچیان دەکەونە سەر هەمان ڕوو تەختە زەردەکەی و یەکتریش نابڕن، بە چاو وا دیارە کە تەریبن. دوو ڕاستەهێڵی مەبەستی ئەو کەسکە و ئەو سۆرەیە، هەردووچیان تەریبن، واتە هیچ کات یەکتری نابڕن، هەرچەندە دوور و درێژیشیان بکەینەوە. و پێوانەی گۆشەی سیە. لێرە ئەو گۆشەیە پێوانەکەی سیە، ئەو گۆشەیە لە مابەینی ئەو دوو هێڵەی کەسکەکە و شینەکە. ئایا پێوانەی گۆشەکانی دیکە دیار بکە؟ پرسیاری ژمارە 10. گۆشەی د چەندە؟ گۆشەی د سەربەرامبەرە لەگەڵ گۆشەی س، واتە ئەویش هەر یەکسانە بە سی. پلە، زۆر ئاسانە. پرسیاری 11. گۆشەیە چەندە؟ ئەویش چونکە لە تەنشت گۆشەی س یان لە تەنشت گۆشەی د هیچ کێشەنیە، لە تەنشت هەردووچیانە و پڕکەرە لەگەڵ گۆشەی س، کەواتە 180 دەینم، سی لێکەم دەکەمەوە، دەزانم ئەو گۆشەیە چەندە. 180 کەم سی یەکسانە بە 150. پلە. گۆشەی ج چەندە؟ چونکە ئەو دوو هێڵە کەسکە و سۆرە تەریبن، گۆشەکانی کە کراوەنە جووتن، یەکسانن، و گۆشەیە کراوەیە وەکو گۆشەی ج، کەواتە گۆشەی ج ئەویش هەر 150 پلەیە. گۆشە تیژەکان جووتن، گۆشە کراوەکانیش جووتن، تەنیا ئەگەر هێڵەکان تەریب بوون. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. لە ڕاهێنانی 13 هەتا 16 وێنەکە بەکاربینە بۆ تەواوکردنی هەر ڕستەیەکی خوارەوە. پرسیاری 13. دوو ڕاستەهێڵی س و ساد، واتە سۆرەکە و کەسکەکە، بە چاو ئەوها دیارە تەریبن، کەواتە تەریبن. پرسیاری 14. دوو گۆشەی د و ب. گۆشەی د و گۆشەی ب چونکە لە تەنشتێکن و دەکەونە سەر هەمان هێڵە سۆرەکەی، هەردووک دوو گۆشەی پڕکەرن. پرسیاری 15. دوو ڕاستەهێڵی س و م، واتە ڕاستەهێڵە سۆرەکە لەگەڵ ڕەشەکەی، ئەوانە هەردووچیان ئەستوونن. پرسیاری 16. دوو گۆشەی ه و ڕ.
ئەو گۆشەیە و ئەو گۆشەیە، چونکە ڕاستەهێڵی سۆر و ڕاستەهێڵی کەسک تەریبن، کەواتە گۆشە تیژەکان جووتن، یەکسانن. لێرە دەنووسین جووت. لاپەڕە 196 تەواو بوو، ڕەنگە بتوانم لاپەڕە 197ش تۆزێک چاکەم. پرسیاری 17 دوو گۆشە تەواوکەر و جووتن، پەیوانەی هەریەکەیان چەندە؟ گۆشەی تەواوکەر واتە بە هەردووچیان دەکەنە 90، بە هەردووچیان سەرجەمەکەیان 90، واتە ئەو گۆشەی ئێستا 90. ئەگەرە من لێرە هێڵەکی دروست کەم، کاتە ئەو گۆشەی لێرە هەتا ئێرە لەگەڵەوەی بەیەکەوە تەواوکەرن، واتە هەردووچیان دەکەنە 90. بەڵام ئەگەر لە هەمان کات گۆشەکان جووتیش بوون و تەواوکەریش بوون، هەریەک لەوانە دەبی چەند بی؟ 90 دەینم دابەشی 2 دەکەم، یەکسانە بە 45، کەواتە هەریەک لەوانە 45 پلەیە. کەواتە ئەو هێڵە کە دروست دەکرێ لە ناوەندەیە، ئەو گۆشە وەکو ئەو گۆشەیە، هەرچەندە من ڕەنگە باش دروستم نەکردبی. پرسیاری 18 وێنەی بەرامبەر پەیکەرێکی دارینی ڕووی خانوویەک دەنوێنێت. سرە دەروازە واتە هێڵە کەسکەکە و ژێرە دەروازە واتە هێڵە سۆرەکە تەریبن. ئەو هێڵە کەسکە و سۆرەکە تەریبن. ئێستا چی دەڵێیت دەربارەی دوو گۆشەی ئەو دوو گۆشە شینە لێرە؟ ئایا چی دەڵێی دەربارەیان؟ ئەو دوو گۆشە شینە هەردووچیان تیژن و دوو ڕاستەهێڵم هەیە، هەردووچیان تەریبن، کەسکەکە و سۆرەکە. کاتە ئەو دوو گۆشانە کە دروست دەبن هەردووچیان تیژن، هەردووچیان جووتن، یەکسانن، جووتن. پرسیارەکەی دی چی دەڵێیت دەربارەی دوو ڕاستەهێڵی شینەکە و سۆرەکە؟ شینەکە و سۆرەکە، ڕاستەهێڵە شینەکە و سۆرەکە هەردووچیان ئەستوونن، ئەو دوو ڕاستەهێڵە ئەستوونن. پرسیارەکەی دی چی دەڵێیت دەربارەی دوو گۆشەی دون ئەو دوو گۆشە سۆرانە؟ ئەو دوو گۆشە سۆرانە هەردووچیان کراوەنە و هەردووچیان جووتن. پرسیاری 19 ئایا ئەم دوو ڕاستەهێڵە تەریبن یان ئەستوونن یان تەکولۆن؟ پرسیاری یەکەم ئەو دوو هێڵە کەسکە. ئەو دوو هێڵە کەسکە تەریبن. پرسیاری ب هێڵە کەسکەکە و شینەکە. کەسکەکە و شینەکە، ئەو هێڵە شینە لێرە لەگەڵ ئەو هێڵە کەسکەی ئێرە تەکولۆن. پرسیاری ج هێڵە ڕەشەکان. ئەو دوو هێڵە ئەگەر تۆزێک دیار بی نازانم کە ئەمن ڕەشم کردیە، ئەو دوو هێڵە ئەستوونن. پرسیاری د یەک لە هێڵە ڕەشەکان و یەک لە هێڵە کەسکەکان ئەوانە تەکولۆن. پرسیاری 20 ئەوە پرسیارەکی زۆر باشە. ئەم خاڵانە لەسەر کاغەزێک بکێشە، هەموو ئەو ڕاستەهێڵانە بکێشە کە بە 3 خاڵ لەو خاڵانەدا بڕوات. چەند جووتە ڕاستەهێڵی ئەستوون لە وێنەکەتدا دەردەکەوێت؟ ئەمن هێڵەکانم ڕەنگ کرد هەتا تۆزێک ئاسان بیلۆم. ئەو ڕاستەهێڵە سۆرە کە لەسەرەوەیە ئەستوونە لەگەڵ شینەکەی کە لە لای ڕاستە و لەگەڵ مۆرەکەی لە ناوەندێ و لەگەڵ نارنجیەکەی لە لای چەپ. سۆرەکە ئەستوونە لەگەڵ هەر سێکیان، کەواتە ئەوە 3 دانە هێڵی ئەستون جووتە هێڵی ئەستونمان بەدەست کرد. پاشان دێین زەردەکەی وەردەگرین کە لە ناوەندەیە
ئەویش ئەستونە لەگەڵ شینەکە و مۆرەکە و نارنجەکەی، ئەوە 3 دانەی دیکەشمان بەدەست هات. ئەو جەدەین کەسکەکەی وەردەگرین، ئەویش ئەستونە دیسان لەگەڵ شینەکە و مۆرەکە و نارنجەکە، ئەوە 3 دانەی دیشمان بەدەست هات، ئەوە 9 دانە. پاشان 2 هێڵی دیشمایە، ئەویش ئێستا دەیان چێشم. ئەو 2 هێڵە ڕەشەش ئەوانیش هەر ئەستونن، کەواتە ئەوەش یەک جووتی دیکە. ئێستا هەمووی ئەگەر کۆکەمەوە 10 جووت هێڵ هەیە کە ئەستونن لەگەڵ یەک و بە 3 خاڵدا تێپەڕ دەبن. ئەگەرە من هیچ هێڵی دیم لەبیر نەکردبی، دەبی ئەو وەڵامە ڕاست بی. پرسیاری 21 دەهێڵمەوە لۆ خوێندکاران. پرسیاری 22 زۆر گرنگە بەڕای من. هێڵە زەردەکانی گۆڕەپانی وەستانی ئۆتۆمبیلەکان وا دیارە تەریبن. چۆن ئەمە ساغ دەکەیەوە؟ هێڵەکی دروست دەکەم بە مەرجەک ئەو هێڵە زەردانە هەمویان ببڕی، بۆ وێنە هێڵەکی ئەوە. ڕەنگە یەکەچی تکە بەو جۆرەی دروستیکە، ئەوەش هەر هەڵە نییە، ئەوە هیچ کێشە نییە، یەک لەوانە بەکاردەینم. ئەو دوایێ تەمەشا دەکەم کە چەند گۆشەیەک دروست دەبی، یان گۆشە تیژەکان وەردەگرم یان کراوەکان. بۆ وێنە ئەگەر یەکێک هاتوو گۆشە تیژەکانی وەرگرت، بۆ وێنە ئەو گۆشەیە لێرە هەتا ئێرە دەبی یەکسان بیان جووت بی لەگەڵ ئەو گۆشەی لێرە هەتا ئێرە، و جووت بی لەگەڵ ئەو گۆشەیە، جووت بی لەگەڵ ئەو گۆشەیە، ئەو گۆشەیەوە ئەو گۆشەیە. کەواتە پێوانەی گۆشەکان دەبی کە پێوانە دەکەم وەکو یەک بی، جووت بی. ئەگەر وەکو یەک نەبوو هێڵەکان تەریب نییە، ئەگەر وەکو یەک بی تەریبە. پێداچوونەوە. ئەم ڕێژە سەدیانە لەسەر شێوەی کەرتێکی دەی بنووسە، ئینجا لەسەر شێوەی کەرت. پرسیاری ژمارە 23 24 لە 100 کو دەیخینمەوە ئەو هاش دەینووسم 24 لە 100. ئەوها چونکە لە 100 واتە 2 خانە هەیە، 1 2. 24 لە 100 وەکو شێوەی ژمارەی دەیی یان کەرتی دەیی، ئەو جەوەکو کەرتەکی ئاسایی 24 لە 100 ئەو وەکو کرد، بەڵام دەتوانم کورتکردنەوەی لۆ بکەم. سەرە و ژێرەی دابەشی بۆ وێنە 24 دابەش 4 6 100 دابەش 4 25. ئەو وەکو کرد نووسیمان. پرسیار 24 7 لە 100 وەکو کرد 7 لە 100. ئەوها وەکو کەرتی دەیی، ئەوها 7 لە 100. چونکە لە 100 دەبی 2 خانە هەبی. ئەم نیشتەنیا یەک ڕەنووسم هەیە، لەبەر هەندێ دەبی سفرەکی لە لای دەستی چەپ دانێ. پرسیاری ژمارە 25 0.5 لە 100 ئەوها بینووسم 0.5 لە 100. بەڵام کەس ئەوها نانووسی، چونکە نابی فاریزە هەبی و کەرت هەبی لە هەمان کات. لەبەر هەندێ سەرە و ژێرەی لێک دەدەم لەگەڵ دا هەتا ئەو فاریزەی لاکەوی بڕوە، کە لێشم لەگەڵ دە سەرە دەبیتە 5، ژێرەش یەکسان دەبی بە 1000. دەیخینمەوە 5 لە 1000. ئەگەر کورتی کەمەوە دابەشی 5 کەم سەرە و ژێرە یەکسان دەبی ئەو کات با 1 لە 10 دابەش 5 2 1 لە 200. وەکو کەرت نووسیم ئەوها، وەکو ژمارەی دەی بینووسم 5 لە 1000 کوی دەینووسم، چونکە 1003 جێگایە. ئەوها ئەم نیشتەنیا یەک ڕەنووسم هەیە، 5ەکە
دەبی لێرە بنووسێ 5 لە 1000. پرسیاری 26 هەمان شتە 7.5 لە 100 7.5 لە 100 کەس ئەوها نانووسی لێش دەم لەگەڵ دا سەرە و ژێرە دەبیتە 75 لە 1000. ئەو جەوەکو ژمارەی دەی بینووسم 75 لە 1000 1000 سێ جێە ئەم نیشتەنیا دوو ڕەنووسم هەیە 75. وەکو کەرت بینووسم 75 لە 1000 دەبی کورتی کەمەوە دابەشی 5 کەم سەرە و ژێرە 75 ئەوها 75 دابەش 1000 ئەگەر دابەشی 5 کەم سەرە دەبیتە 1 و دەمینێتەوە 2 25 دابەش 5 5 لێرەش دابەش 5 2 200 دیسان دابەش 5 15 دابەش 5 3 20 دابەش 5 4 3 لە 40. پرسیاری 27 95 لە 100 ئەوها لە 100 وەکو ژمارەی دەی بینووسم 95 لە 100 زۆر ئاسانە. وەکو کەرت دەتوانم 95 لە 100ەکەی کورت کەمەوە دابەشی 5 کەم سەرە و ژێرە ئەو کات دەبیتە 9 دابەش 5 1 45 دابەش 5 9 و 10 دابەش 5 2 و 0 19 لە 20. پرسیاری 28 سندوقێک گۆی سووری ئەوەندەی گۆی زەرد تێدایە چۆن ئەگەری ڕاکێشانی گۆیەکی زەرد دەخەمڵێنی چونکە ژمارەیان یەکسانە لەبەر هەندێ خەمڵاندنی ئەگەری ڕاکێشانی گۆیەکی زەرد 50 لە 100 50 لە 100 و هەمان ئەگەری ڕاکێشانی گۆیەکی سوورە ئەویش هەر 50 لە 100. پرسیاری 29 کاڵایەک تێچووی هاوردەی 125,000 دینارە 20 لە 100یش باجی خرایە سەر ئایا تێچووی گشتی چەندە؟ دوو ڕێگە هەیە لۆ شیکاری ئەو پرسیارەی. یەکەمیان ئەوەیە یەکەم جار بزانم باجەکە چەندە ئایا 20 لە 100 دەکاتە چەند. کاتە باڕێی یەکەم بەکاربینم 20 لە 100 125 ئەمە دەینم 20 لە 100 واتە دابەش 100 لێکی دەم لەگەڵ 125 بێگومان 1000 هەر لەگەڵە بەڵام نانووسم ئەو سفرەی لا دەبەم لەگەڵ ئەو سفرە ئەو دەی دابەشی 5 دەکەم دەبیتە 2 125ش دابەشی 5 دەکەم یەکسانە بە 12 دابەش 5 2 25 دابەش 5 5 دابەش 2 1 دابەش 2 1 تەنیا ماوە 25 واتە 25,000 دینار 1000 دینار ئەوە باجەکەیە. کاڵایەکەش بەخۆی نرخەکەی 125,000 کەواتە کۆیان دەکەینەوە 125 کۆی دەکەینەوە لەگەڵ 25 یەکسانە بە 150,000 دینار. بەڵام لێرە 150,000 نییە تەنیا 100 دینار هەیە و 105 دینار هەیە و 145 هەیە نازانم کو لەو کتێبەی هەڵەی ئەوها گەورەیان کردیە کە نەنووسن 1000 کاتە دەبی بنووسین 150,000 دینار بەداخەوە هیچیان نابی لەوانە هەڵبژێرین چونکە هەڵەنە ئەوە بەڵام ڕێگای دووەم کووە؟ ڕێگەی دووەمیش ئەوەیە لە کاتی هەبوونی باج و لە 120 واتە ئەگە کاڵایەک بە 100 دینار بی ئێستا بە 120
ئەوها کەواتە چونکە بە 120 ئەو ژمارەی کە هەمانە 125,000 تەنیا لێکی دەدەین لەگەڵ 1/2 تەنیا 125 لێک دەدەی لەگەڵ 1/2 هەمان وەڵام دەردەچی 150,000 دینار. ئەوجە کامە ڕێگەی هەڵدەبژێری ئەوە کێشە نییە. لێرە هاتمە کۆتایی دوو لاپەڕە 196 و 197 دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.